هەواڵمان یەکێتی نووسەران کۆڕێک بۆ باهۆز مستەفا ڕێک دەخات با لەگەڵەوەدا بینەری هەواڵەکە بین. شیرازی من ناریم بیستا ڕۆیشتن هیچ مالەمین و ئاغا و هەژارێک نییە. لە کۆڕێکدا شاعیر و ڕۆماننووس باهۆز مستەفا نوێترین کتێبی خۆی بە ناوی شەڕی ناو کتێبخانەکەم ناساندنی بۆ کرد و بڵاوی کردەوە. کتێبی شەڕی ناو کتێبخانەکەم کۆمەڵێک چیرۆکی لەخۆگرتووە کە باس لە لایەنە جیاجیاکانی ژیان و ئاستی تێگەیشتنی کۆمەلگا دەکات. هەروەها بڕیارە لە داهاتوێکی نزیکدا هەمان کتێب لە شارەکانی تری هەرێمی کوردستان نووسەر ناساندن و بڵاوکردنەوەی بۆ بکات. ئەخلاقچیە پەیوەندی نێوان نەریت ئەخلاقچیە پەیوەندی نێوان ئەخلاق و بلێردانەوە شەڕی ناو کتێبخانەکەم پازدەمی کتێبی چیرۆک نووس و نووسەر و وەرجێر باهۆز مستەفایە. کۆمەڵە چیرۆکەکە لە 77 چیرۆک پێک دێتن. بەشێشی زۆری چیرۆکەکان با بڵێن چیرۆکی کورتن و دەستە ناوقالبی ڕەخنەگرتن لە کۆمەلگا، ڕەخنەگرتن لە نووسەران، ڕەخنەگرتن لە سیستەم، بەراوردێک لە نێوان ژیانی ئێرە و ئەوروپا بە شێوەی گشتی نووسەرەکان با بڵێن چیرۆکەکان لەو بابەتن. من خوێنەری سەرجەم کتێبەکانی کاک باوەزم خێنتەوە کتێبەشیان ئەوڕۆکە لێرەش لەم کۆڕە قسەم لەسەری کرد. باوەز بەو پێی کە خۆی خەریجی زمانی کوردیە، ئێستاش قوتابی ماستەرە لە بەشی کوردی، لە زۆربەی ژانرە ئەدەبیەکاندا کتێبی هەیە لێکۆڵینەوە و تەنانەت مەسەلەن ڕۆمان، وەرجێڕانی شعر، وەرجێڕانی کتێبی کلتوری. ئەمش ئەو جارەشیان کۆمەڵە چیرۆکە، دەستخۆشی لێ دەکەم و کتێبێکی زۆر باشە. حافزی شیرازی من ناریم بیستا ڕۆیشتن هیچ مالەمین و ئاغا و هەژارێک نییە.